ساڵ قوتابی هێبەهاردین لە پۆلی هەشتامم لە قوتابخانەی ئیشکی ڕۆناکی ئەمڕۆ لە بەرمانی 11 دەی 2023 کە ڕۆژی جیهانی کچانە دەبێت پیرۆزبایی هەموو کچانی جیهان بکەم بە تایبەتی کچانی کوردستان ڕۆژی جیهانی کچانتان پیرۆز. Hi, my name is Sara Sabah. I'm from Ishaq Nilofer International School. I'm a freshman. And first of all, I want to say congrats to all the Girls for Girls Day. Girls are strong, beautiful, independent people. We always have to encourage our girls to follow their passions and do what they love to do and their interests. بوون بە ئافرەت نعمەتێکی زۆر گەورەیە. ئافرەت پێکتێت لە بەهێزی، جوانی، دڵسۆزی. ڕێز لە ئافرەت بگرە، چونکە ئافرەت دایکتە، خوشکتە، پلکتە، داپیرتە. ئافرەت ڕوحێکی بەهێزە، ڕووناکی ڕێبەر تاریکترین کاتژمێرەکاندا تۆ زۆر بە ڕووناکی دەدرەوشەیتەوە. بوون بە ئافرەت گەشتێکی زۆر بەهێز و جوانی و هەمووان تێدەگەیەنی. تۆ دڵی دنیای. من ئاواتێکم هەیە دەمەوێت وەک چەند خانمێکی سەرکەوت و سەر بکەوم وەک لەیلا قاسم. هەروەها منیش حەز دەکەم وەک چەند خاتوونێکی سەرکەوت و سەر بکەم وەک حەبسەخانی نەقیب.